الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست ئەگەمەوە. عزیزان و خۆشەویستان، تەوەری ئەم جارەی ئەڵقەکەمان، ئەڵقەی ئەم بەرنامەی ئەم جارەمان کە بریتیە لە گوزەرانی هاوڵاتیان دوای 29 ساڵ لە ڕاپەڕین. لێرەدا پرسین ئەڵێن ئایا ئامانجەکانی ڕاپەڕین هاتوونەتە دی هاوڵاتیان چۆن ئەڕواننە یادەکانی ڕاپەڕین. هەروەها کۆمەڵک دەستکەوتی هەبووە بۆ میلەتی کورد، لەو دەستکەوتانە کە وەکو باز دەکرێت و لە واقعدا ئەبینرێ ئازادی و سەربەستی و دامەزراندنی حکوومەت و پەرلەمان، هەموو ئەمانە بە دەستکەوت ئەژمارەکرێن. دیارە خەڵکی گلەییان لە چۆنێتی بەڕێوەبردننی دەوڵەت هەیە و هەرێمەکەمان هەیە، گلەیی لە حکوومەت زۆر زۆرە. ئەمانە هەمووی کۆمەڵێک بابەتن باسییان لێوە دەکەین. بۆیە ئێمە لە بەرنامەی ئەم جارە زۆرترین پەیوەندی ئەوەی عزیز و خۆشەویست وەرەگرین. هەڵبەتە هەندێک کۆمنتی هاتوون، کۆمنتەکان لە بەرچاوی خۆتان دەبێت لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی کە لە خواری شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بوونی هەیە، ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. ئێمە لە خزمەتتانە ئەبین بۆ ئەوەی ڕاو سەرنجتان وەربگرین سەبارەت بە ئەم تەوەرەی ئەڵقەی ئەم جارە کە گوزەرانی هاوڵاتیانە دوای 29 ساڵ لە ڕاپەڕین. تکا ئەەکەم دوو خاڵ هەیە ڕەچاویکەن خۆشەویستان و بەڕێزان. خاڵی یەکەم، تانە و تەشیر بە هیچ کەسێک مەکەن، ناوی هیچ کەسایەتیەک و هیچ کەسێک مەهێنن. پێمان خۆشە لێرەوە کەناڵی ئاسمانی پەیام مینبەرێک بێ بۆ هەموو هاوڵاتیان، بۆ هەموو ڕەنگە جیاوازەکان، وەکو لە پرۆمۆی ئەم بەرنامەی ئاماژەمان پێکردووە. هەروەها لە ڕێگەی تەلەفۆنەوە تکاکەم گوێم لێ بگرن، دەنگی تەلەڤیزۆنەکانتان کەم بکەن بۆ ئەوەی لە ڕێگەی تەلەفۆنەوە گوێتان لە من بێ. دیارە ئەمڕۆژ 8 مارسە، لێرەوە پێم خۆشە پیرۆزبایی لە ژنان و خوشکان و ئافرەتانی جیهان بکەم، بە تایبەت جیهانی ئیسلامی، هەروەها خوشکان و دایکانمان لە کوردستانی خۆشەویستی خۆمان، خوشکانی بە حورمەت، دایکانی ئازیزمان، ئەوانەی کە ساڵەهای ساڵە بەڕەوشت بەرزی نەوەکانیان پێدەگەێنن. ئەلحەمدولیلا ئەو خوشک و دایکانەی کە هەمیشە سمبولێکن بۆ وەفا، بۆ مێردەکانیان، بۆ براکانیان، بۆ منداڵەکانیان، بۆ کوڕەکانیان. بۆیە پێویست بۆ پیرۆزبایە لە خوشکانی ئازیزمان بکەین. دیارە پەیوەندیمان هەیە، ئەم هیتفۆنەش ناوەستە لە گوێما بەباشی. کاک ئالان وەرەگرم لە شارە زۆر. کاک ئالان فەرموو. کاک محمود سڵاوی خوای گەورەتان لێبێت. سڵاوی خوا لە جەناب، زۆر سوپاس کاک ئالانگیان. چاوەکەمی پێشەکی پێم خۆش بوو ئەم ئێوارەیە باسی نەخۆشی کورۆنا نەکرا، چونکە بەڕاستی ئەو میدیانەوەیان لێکردینەوە کەناڵەکان تەواو بەرگری لەشمان سڵی بۆتە خوا بەنەبا، ئەوەنە تووشی وەسواسە و تووشی دڵەڕاوکێ بووین. پێم خۆش بوو تەوەریە میواتان دوورکەوتینەوە لەو نەخۆشی و بە هیوای نەمان و لەناوچوونی ئەم هەتا ئینشاءڵڵا. بۆ بەنسبەت تەوەریە میوارەوە گوزەرانی هاوڵاتیان لە دوای 29 ساڵ، من وازانم بڵێ دوای 29 سەعات، چونکە بەنسبەت پێشکەوتنی وڵات و ئەکاتە 29 سەعات، چونکە هەموو شتەکان لە شوێنی خۆی وەساوە. بۆ کۆمەڵی خەڵک زۆر باشە، بۆ کۆمەڵی خەڵک ئەوە ئیتر لە پلەی باڵایە و لەوە زیاترتر لە بابی ئینتەلاکردن، بەڵام بۆ خەڵکێکی داما و هەروەکو خۆی وایە بێموچەیی، بێکارەبایی، بێنەوتی، هەموو قەیانەکان بە دوای یەکە ئەم پاشکەوتی موچە هەموو نەقسەکان زیادی کردووە، باش نەبوو. بەڵام بۆ مناڵان و کەسوگاری خواپێداوان لە ئاسێکی باڵایە. داواکارم ئیتر بەس بێت لە دوای 29 ساڵ ئەم داماوی و نەکبەتێ بەسەر ئەم میلەتەمانە بێت، ڕووی دەم دەکەمە بەرپرسان و پیان ئەڵێم تکایەتر با بەس بێت با خەڵکی فانکڕکردن و دانانی و دروستکردنی شەریکە لە
وڵاتانی چوادەور لە ئەوروپاییتر بەسە کاتی خزمەتکردنی خەڵکی هەژار و داماوە کاتی خەزبەرکردنی ئەو کەسانەی کە بە خانشین کران بە 180,000 و 200,000 ئیتر بەسە لەوە زیاتر هەت تەحاملی 29 ساڵ 30 ساڵمان پێماوە و دەتوانام ئانەماوە و سپاس بۆ بەرنامەکەتان دووبارە دەست خۆش سپاس کاگالانجان کاگاوات وەرەگرم لە هۆڵەندا کاک محمود جانم ئێوارەیە و باش ئێوارەی تەلەڤیزیۆنی پەیامیش باش هەموو کاتێکت باش کاگاوات زۆر سپاس لە هۆڵەنداوە سپاس بۆ جەنابەت ڕاپەڕین چ دەستکەوتێکی بۆ گەری کوردستان هێناوە بەڵێ وەڵی ڕاپەڕین ئەو کاتە من 22 ساڵ بووم پێمان خۆش و زۆرمان پێخۆش بوو پێمان خۆش بوو کە ڕزگارە بینە دەستی زۆڵم و زۆرداری و ناعەدالەتی و نایەکسانی بەڵێ بەڵام بەداخەوە لە دوای ساڵی 91ەوە لەوەتی ئەم پارتی وێکێتی بابڕین ئەم دوو حیزبە دەسەڵاتیان گرتوۆتە بەر هیوا و ئاواتەکانمان هەمووی ڕۆی یەکێکی وەک خۆم ئەوە لە نەوەیەکەوە من کوردستانم بەجێشتۆ لە داخی ئەم زۆڵم و زۆرداری و ناعەدالەتی ئەگەر لە وڵاتەکەی منە عەدالەت و یەکسانی و خۆشەویستی هەبوایە کاگاوات چەند ساڵە لە دەرەوەی لە نەوەیەکەوە لە نەوەیەکەوە ماشەڵڵا بەڵێ کاک محمود جان تەوەرەکە زۆر جوانە بەڵام ئەزانی چییە خەڵکی کوردستان ناومێد بوو بەڕاستی ناومێد بوو بەڵێ ناومێد بوو لەو بێعەدالەتیە لەو بێیەکسانیە لەو زۆڵمە لەو نایەکسانی کە ئەم دوو پارتە دەسەڵاتە هێنایەتەکایەوە لەبەرەوە لە ئەوە زۆرمان پێخۆش بوو بەڵام ئێستا خەڵکەکە بەجارێک ڕێی گۆڕاوە ڕێی وەکجاران نەماوە جوان ئەنجا حەزم کرد بەزەوە نەبڵێن سپاس بۆ جەنابەت کاگاوات دەستخۆشیمان هەیە بۆ بەڕێزت بە قوربانە بم کاک محمود جان ئەزیزی منی سڵاو ڕێزمان هەیە بۆ هەموو دانیشتوانی ئەو شارەی کە تۆ لێنیشتەجێی دەستیەک بەیەکی تەلەڤیزیۆنەکە ماز دەکەم لە گەورەیانەوە تا بچوو تاکو برای بەڕێزمان سپاس بۆ جەنابەت کاگاوات گیان کاک محەممەد لە چەمچەماڵ وەرەگرم سڵاو کاک محەممەدەم کاتۆ باش هەموو کاتێکت باش کاک محەممەد گیان زۆر سپاس کاک محمود تەوەرەگە لەسەر چیە زەحمەت ئەڵێن گوزەرانی هاوڵاتیان دوای 29 ساڵ لە ڕاپەڕین تۆی هاوڵاتی گوزەرانت چۆنە دوای 29 ساڵ وەڵی گوزەرانەوە هەرموو تاجێکی کورد دەزانێ گوزەران چۆنە بەڵام ئەگەر هەڵە نەبم لەسەر تەوەرەگەوە نووسرا بوو چۆن دەستکەوتەکانی ڕاپەڕین بپارێزن شتێکی وە هەبوو محمود وەڵامەکەی زۆر ئاسانە وەڵامیان پرسیارە تەنها یەک ڕستەی کورتە ئەوش ئەوەیە هەموو خەڵکی کوردستان یەک بگرین و ڕاپەڕینێکی کە بکەین دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی لەم وڵاتە بەدەرنێن و ڕایان نین بەم شێوازە زیاتر ناخوانین ئەو دەستکەوتە بەپارێزین ڕاپەڕینێکی کە دژی ئەو دوو حیزبە باشترین شێوازە بۆ پاراستنی ئەو دەستکەوتەی ڕاپەڕین بەڵێ باش دەستەکانە خۆش زۆر سپاس بۆ جەنابەت کاک محەممەد لە چەمچەماڵەوە دەستخۆشیم هەیە کا حەمەڕەشید لە ژارەوە کا حەمەڕەشید فەرموو کاکی بەڕێزم مامۆستاگیانە و کاتت باش هەموو کاتێکت باش کا حەمەڕەشید سپاس بۆ جەنابەت برای بەڕێزی سڵاو لە ڕاپەڕین سڵاو لە سەربەرزی سڵاو لە ئازادی نەفرەت لە خۆپەرستی دەستخۆش زۆر سپاس بڵێ بەڵای من خەڵک بەڕاستی نەجاتی بوو لە دەستی ئازاری زۆرداری 35 ساڵی بەحسی درۆندەی پاشی واسە بەڵێ وایە ئەوەی کە نەیدیوە گەنجەکانمان نادیوە ڕێزم بۆیان هەیە ژیان نەبوو تێجا بووین سەعبی نەبووین کە سەعبی شتێک نەبوو ڕێزم بۆ جەنابەت ڕەم بێتۆش لە یاد تەمەنت کەم بۆ بەڵام ببینت بێ هەندێکم لە بیرە ئینشاڵڵا لە بیر تۆ لە بیریشمان ناچیتەوەی کە دیومانە سپاس بۆ جەنابەت بەڵێ کا حەمەڕەشید بەڵێ فەرموو بەردەوام بە بەڕێزی بەهاکات خەڵکانێکمان زۆرە خۆپەرست بەس پێش خۆی دەبینی بەڵێ تێگەشی ئەو لاولای خۆی نابینی جان لە دەسەڵاتە نەها شوێنێکی هەیە من ڕێزم بۆیە ئومێد دەکەم چاوەڵاوکە هەچوار دەوری خۆی ببینیت ئینشاءڵڵا بۆی ئەم خەڵکە لێ قەوما و مەزڵمەی ببینی ژیان بە تەنها هیچ نییە
لە سەروەت هیچە لە دەسەڵات هیچە هەمومان بەیەکەوە جوانین پێویستە دەسەڵاتداران بەس ئەوەندە فکرکەنەوە کەس سەعەبی هیچ شتێک نەبوو ئەمانەی ئێساس خۆیان بە دەسەڵاتدار دەزانن هێندێکیان دەنا خەڵکی وەتەنیش هەیە کاکە لە هەموو حیزبێکیدا بە تایبەتی لە حیزبی دەسەڵاتداریش خەڵکی وەتەنیان تێدا تێکۆشەریان تێدا با ڕاست و چەپ خەتی پێدانێنین شێوەیە بێویزانی نەکەین مادووبوونیان دیوە بەڵام ئەمانەی کە وەکو عەرزم کردی پێش خۆیان دەبینن ئەو لاولای خۆیان نابینن خەتەرەکە لەوێ دروست دەبێت بەس محاولەی دەسەڵات و سەرمایە خەڵکردنەوە دەکەن بیر لە خەڵکی هەزار و سیڤیل و مەزلوم ناکەنەوە ئومێدەوارم چارەک بە وەزعی خۆیاندا بخشێنەوە زۆری دەوێت پێدا ڕۆیشتن کە قسەی لەسەر بکەینەوە مێزگر نییە باڕێ لە برادەرانم لەگەم دەستخۆشی لێ دەکەم دەست خۆشکە حەمەڕەشی سپاس بۆ پەیوەندێکت کاک هاوڕێ وەرەگرم لە کۆیە السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كاك محمود يارد باش. هەموو کاتێکت باش کاک هاوڕێجان زۆر سپاس. باش لێ دەکەم بۆ بەرنامەکە. سپاس دەکەم مەمنونی جەنابتم فەرموو. وەڵام من دەڵێم دوا 29 ساڵ بەس تاڵانسی و جەمدەوستی سوودیان بینیوە لەو حکومڕانیە 29 ساڵ. بەڵێ. لەبەر ئەوەی ڕۆژ بە ڕۆژ وزەرانی هاوڵاتی فروتر دەکرێت. ئێستا بەحساب حکومەتی ئەو دارە تاکسازی دەکات بەڵام تاکسازی لەسەر پشتی فەقیر دەکات. کاک هاوڕێ کارەبای گران دەکات. کاک هاوڕێ دەقاتی هاتۆتە سەر ئەو مانگا. کاک هاوڕێ بەڵێ ئاساییە بپرسم لە کاتی ڕاپەڕین جەنابەت تەمەنت چەند بوو؟ وەڵام ئەمە قوربان گەنج بووم بەڵام لە تەواپیر بووم. بەڵێ بەڵێ ئەو دەمای من منداڵ بووم بەس یانی تقریبا تەمەنم نەگەیشتوە ئەو 11 ساڵ. دەست خۆش کاک هاوڕێ سپاس بۆ پەیوەندێکت پەیامەکەت گەیشت باوکی ئەحمەد وەرەگرم لە گەرمە سپاس. باوکی ئەحمەد بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كلام حجانا بكاتو باش. سپاس دەکەم باوکی ئەحمەد لە خزمەتان فەرموو. هەز گۆڕانکاریە لە ژیانە بکرێ بەشی خۆی مەینەت و ئازاری ئەوێ لە ژیانە. بەڵێ. ڕاپەڕین خاڵێکی وەرچەرخان بوو لە مێژووە بەڵام ئەوەی میلەت تەمەنای کرد و گریانی کرد بەشێکی هاتە دی ئینسان با هەر بێویژدانانە قسە نەکات ڕۆژبینانە قسە نەکات ئێمە لە گەرمیان گوندەکەمانی 1 کیلۆمەتر دوور بوو لە ئەو شوێنەوە کە حکومەتی خستین ئەی ئەرض المحەڕەمە بەڵام بەداخەوە ئەمانە جوانەکانی شاخ و ڕابردووی شۆڕشەکانیان هەمویان کردە قوربانی دەستکەوتە مازیە حەزە خود مختارەکانیان. بەڵێ. ئەمانە لە شۆڕشی فەڕەنسا ئەگەر کات نەگرم کا محموود لە کۆتایی شۆڕشەکانی فەڕەنسا هەندێک پیا بوون لەگەڵ لیسەکان نبوون لە دوایە خۆیان وان نیشاندا کە ئەمانە چالاکوانی مەدەنین و لەگەڵ خەڵکەکەن دوایی کە مردن گۆڕەکانیان هەڵکەندن گۆڕەکانیان دار دەستی ئەوانە وتیان نابێت لە شوێنی شەرەفا بتانێن ئەم ئەرزە ئەرزی پیاوی شەرەف و شۆڕش شەرەفی تێک بێت بەڵام دڵنیا بە ئێستا چۆن پیاوی بە شەرەف پیاعی بە بڵێ لەگەڵ هەندێک لەگەڵم سەرکردانە بم ڕۆژێکە تێ گۆڕەکانیشان لەوانەیە بدەنە کۆڵیان ئەم وڵاتیان تێ بێڵن. بەڵێ. ئەوە غەدرێکە لە مێژوو لە ئەخلاق و لە نەرێتی خۆیانێکن ئەینا کۆمەلگا وریایە بێزارە نائومێدە لیان باوەڕی بە هیچ شتێک نەماوە نە بە حکومەت نە بە ئۆپۆزیسیۆن لەگەڵ ڕێزان نە بە بەشەکان کە جانبێکی دینیان نێنە و بەشانش کە خۆیان بە ئەلمانی ئەزان خەڵک زۆر بێئومێدە ئەنی شەقامی کوردی ئەوەنە بێئومێدە ئەوەنە بێئومێدە یعنی هەر کەس قسە ئەکا ئەڵێ ئەمە بۆ خۆیەتی ئیسفادەی خۆیەتی یعنی بە هیچ زمانێک خەڵک باوەڕی نەماوە ئیلا باوکی ئەحمەد واعی هۆشیار بتوانێ ئەم ناڕەزایە بخۆزێتەوە نەک شەقامی پێ بجوڵێنێ دەستکەوتێکی تر لەم میلەتا گۆڕانکاری بکەوە شۆڕشێکی یعنی بیرمەندانێکی گەورەی ئەوە گەورە بەداخەوە ئەمە غایبە ئیسە لە کۆمەڵگای کوردی یعنی لەوەی سیاسی کوردی ئەمە غایبە بەداخەوە. باش سپاس دەکەم باوکی ئەحمەد مەمنون بۆ تەلەفۆنەکەت. باوکی ڕەزوان وەرەگرم لە هەولێر. السلام عليكم ومستجر. وعليك السلام ورحمة الله وبركاته. برنامجك لەسەر ڕاپەڕین و ساڵی 29 ساڵەیە. بەڵێ بەڵێ فەرموو. بڕوا دەکەی مامۆستا ساری 1970 کە بەخۆم سێم کەس بوو چوومە ناو معسکەری هەولێر. بەڵێ. وەڵڵا سێم کەس بوو بەس دوو هاوڕێ شوعی لە پێشەم بوون
حتى ئێستا نە مەعاشێک نا خانە نشینێک هیچ شتێک لەو حیزبانەمە نەکرد کە پشێمانیشتم کردیتم ئەمن هیچ گلەی لە دام و دەستگا حکومی بەرپرسانە ناکەم هەموو خەتا ملەتەکەی خۆمانە ئەگەر خۆمان کاتی داغانە دەین سەوتی بدەین و هەلهەلیان لێ نەدەین ئەوانەوە ئەمان لێ ناکەن ئێستا هەر کەسێک لە ماری خۆی ئەگەر خانی خۆی بکرێتی حکومەتە بۆ نمونە دێ پارە ئاوە لێ دەستین دووقات شێقات پارە کارەبا لێ دووقات شێقات مۆلیدەچی داناوە بە ناوی ئەهلی بەخۆی مۆلیدەکەش ئەهلی نییە هەموو سەر بە خۆیان باوکی ڕەزوان ئەدی حکوومەت مۆبایلی نازانم چی هیچ شتێکیان نیست هەموو هەستەم دەستی خۆیان تازە ملت بەتەمایە ئەدی حکوومەت موچەی فەرمانبەران بەچی بدە ئەگەر پارەی کارەبا و ئاو نەوت لە تۆ وەرنەگرێ کورە بابە پارەی ئاوی چاتۆرە بڕە دایرەی مروری بزانە چ پارە وەڵڵە سیارەم بەناو کردیا ملوێنە و 580,000 لێستاندی ما 580,000 بەس غرامە بەڵێ وازەحە باوکی ڕەزوان سوپاس بۆ پەیوەندێکت کاک محەممەد وەرەگرم لە کەلار کاکەم کاتتان باش هەموو کاتێکت باش کاک محەممەد کاکە گیان توێری پارەی بە چی بدەن ئەم نەفتە ئەڕوا پارەگەی کووە ئەو پارە لە خوارۆتێ کووە کورە کاکە ئەمانە وەڵڵە هەرەوە مایە لە ماڵە دەرچی پارە دێبسێن هەر لە ماڵە دەرچی هەناسەگە نییە ئەم وڵاتە بۆ چەند مەسئولێکە جارە لە کەلار بە تایبەتی چەند مەسئولێکخوا من یەژم خەتای خەڵکیاتە ئەگەر خەڵک ڕاست کە ئەمە قبول ناکە وەڵی بمان دنە شەقش خەڵک قبولیەکە من ئەو ڕۆژە تومە سیارێکم کرێتە ناو خۆمەوە 1,850,000 سەندا ئەوە بەرە پارێت مرور و دنیا و ئاو گشتی وێڵکە ئەی پارە لە خوارەوانێ کووە پارەی گومرەکە هەست پەروێزخاندا ئێمە هەفتەی 680 ملیۆنی هەیە هەفتەی 680 ملیۆن بە دەقیق تێبێژم ئەی باشم پارە بۆ توی ئەڕوا ئەمانە کاکە ئەمانە بەڕاستی لە بەرچاو خەڵکی زەون بوونە هیچ یعنی خەڵک مزمانی پیان نەمایە خەڵکیش خەتایە وەختی هەڵبژاردنە پشتی ڕاکات ڕێیان پێدەن لەو خەڵکی زۆری ڕێی نەدا دەست خۆشیان لێکەم بەڵام وەڵڵاهی ئەوەنە پارەتی بۆ وڵاتە ئەتوانن بەس پەروێزخان پارەی هەموو کوردستان بدەن بەس پارەی پەروێزخان باشە ئەمجا من باس کۆرۆنەیە کرد من ێزم خەڵکە کوردستان مەترسن هەواڵ کۆرۆنە مەترسن لە کۆرۆنە خەیاڵکردینە 30 ساڵ وەدەست ئەم گەندەڵێ لۆژیر کردینە لە کۆرۆنە خەیاڵکردینە ئەم دوو کەڵتە دینیە بە هەزاران کەس ماسوی تیر و سەرەتان دیە ئەی ڕێگەڵبانمان بۆ باز ناکەن هەزاران کەسمان لە ناوەچن کاکەمانە دیز و گەندەڵن بەخوا شەو ڕۆژ قسەیان پێکە بەڵام ئەبێ ڕاپەڕینێ بکەین دەستان خۆش بێ سوپاسانت سوپاس بۆ جەنابەت کاک محەممەد ئەچمە لای باوکی محەممەد لە شارە زۆر باوکی محەممەد بەڵێ عەلەیکە سەلام و ڕەحمەت الله براگیان باشن لەمە باستان باشی قوربان سوپاس مەمنون باوکی محەممەد یاخوا سەلامەتن دەستان خۆش بێت سوپاس دەکەین بۆ تەوەرەکەتانم بۆ باشەکەتان دەستی خۆش بێ سوپاس براکەم ئینسان هەموو شتێکیش نەگاوە خەتایی دەستات بوو ئەوانە پێم وایە زۆربەی ئەو پیاوانەی باسییان کرد هەر هەڵێ میلەت تاوانبارە لە ڕاستیە دەستی لە تاوانەکە ئینسان ئەگەر یارمەتە دێتی بێ ئەوە هەر ئەویش هەر وەکو ئەو وایە بەڵام من وەکو خۆم چکە ماڵی هەفتام زمانەی باسم بازێ لە کاتی باسم وەبیێت لە ڕاستیا خەڵ ئازاد نەبوو ژیان نەبوو حاڵ نەبوو وەزع نەبوو خۆی گەورە ئەزانێ لە شاخی ژموم هەتا ئیسا عینە لا دێ هەتا ئیسا لە نێگەتیڤ پارتی نەبوو نێگەتیڤ پارتیش نییە چای هەمووشیان دەربێ بەڵام وەکو لە ڕاستیا خەڵکیش خۆی دەستی لە تاوانەکە هەیە ئەمجا ئینسانیش بین بە ئەوانش کاکە گیانکاتی خۆی کابرا هەڵداوان لە شاخیکا ڕۆژدە خۆی دەوڵەمە لەگەڵ دەستی پێ گەیشتە بۆرێنەوتی هەیە شەریکەی هەیە هەچی هەیە فەقیری لە بیرە با فەقیری دوو ڕۆژی تر ئەگەر دەغدانە هەڵ بە ئەم ڕۆژەی لە بیست دێت ئەم ڕۆژەی لە فکر دەچ بەڵێ بەڵێ سوپاس دەکەین باوکی محەممەد پەیامەکەت گەیشت کاک عوسمان وەرەگرم لە سلێمانی السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. شلوني برزك محمود؟ باشي قربان سپاس كاك عثمان جان. تاجي قربان. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سپاس دەکەم مەمنونی جەنابتم. سەلامەت بیان
فەرموو کاک عوسمان دەنگت تۆزێک دوورە ئەمنەکە دوودانە ڕۆژ شەرمان کردووە هەتا ئەمنەکە گیراوە کاک عوسمان گیان تۆزە دەنگت دوورە سەماعی مۆبایلەکە نزیکەرەوە ئەڵێم دوودانە ڕۆژ ئەمنەکە شەرمان کردووە بەڵێ دوو دانە ڕۆژ لە ئەمنەکە شەڕت کردووە مەرگە نهاتۆتە ناوە باش یەک پێشمەرگە نهاتۆتە ئەو ناوە کاک عوسمان گیان دەتوو تۆزە دەنگت نزیکەرەوە بێ قەزابی قوربان ئەڵێم تا جۆ لێمە بەڵێ ئێستا جۆم لێتە ئەڵێم دوودانە ڕۆژ ئەمنەکە شەرمان کردە پێشمەرگەی نهاتۆتە خوارەوە باشە بەڵام وەڵڵاهی زۆری خەتای محارەزەیە بابزانیان نیشانە و ئەوان هەرچی بکەیت تازە هەرچیان کردوانە بە هیچ کەسێکا نابن ئەوانە بەتاکی بەڵێ جامە بەستەکەم لە چیایە خەتای بە زۆری خەتای محارەزەیە نین بۆ چیە بیاوانە وڵاتە ئاوەکە وکەن و وڵاتە ئاوە بکرێت باش سپاس کاک عوسمان گیان دەست خۆش بێ لە ڕانیەوە چێ کاک عادل مام عادل لراني بەڵێ کاک عادل فەرموو کاک عادل گیان السلام عليكم مام مصطفى عليك السلام ورحمة الله عزيزي ما زكام دروزي خرمان سپاس والله استباري وطلام بم كم كوراني ساكلنا كردستان دادوان تورك رحمة چۆن قوربان دووبارەی کەرەوەتخوا كلام تورك على سكم كوريكاني كردستان لەسەر یادی ڕاپەڕینە يادي رابارين بلا بلا والله عند يادي رابارين براسي يادي ك استاذ كرتويس كهواك كديش معنى رابارين هم بجار متيجا براسي بشماني نوسا لبعد أو كاتية ما كرابارين سبارتو حكمتي بو بعثي بو مشي بو كوا كل بحمش شيء تطلع عندك سبارتو بتعمل رابارين فلان كرابارين ما هو طيب وكلام مثلا بين سر حكم تسمع لهم مش مكان حكم يشير به بكين لا شيء شيء خوش وخلاص يعني كوادر مسؤول إذا مشاركة وكاتي تستطيع وأشير لكن عزيز شيء ده حمل خوتي ما خوازم خدش معذور شيء ده عذوري كسر شونه أنا من هر وقتون ده لجرزم بو جنابان أربع حلت ما كدوا بلان ليش تشي بمشينا ركدي لأنه تي لحم قارنا كان لو ساعتان في الجكال وما كده ما كده ما ده عليه ذكري بود فروشين تعرفي نقطة دينا طبعا لو تعرف تيجي لك لو بدي ساعات هذا من الكتاب هذا يقول نعم يدي كذا ما تقدر بخد فلان بجرا إسا تمشات على السنة لما صلت على ملوك مع الورنا قلت والله لما على بقدر إسا الرخية ما بقدر لو أنا بقول لي شو خرمك ولا عمالك هذا يفهم الشيء بەڵێ کاک عادل لو رابطين تشماني براستي ندبو جماعة ما زال ده خط خدنا مع ذلك جزراني خشي زوج الخرافة لا حمر شو محمد قال ليش كسيشينيا أجبت أو عبرو هذا كتر ما قال شيء دستمان خرافة ده براستي جرو ده على تسخوش ده لما على بيته كم سكتوا تمندريش نفس ما يبوهم لا سپاس بۆ پەیوەندەکەت کاک عادل خۆشەویستان کاتی بانگی عیشایە بە ئاسۆی شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان دوای بانگی عیشا ئینشاءالله دێمەوە خزمەتتان درێژە بە تەوەری ئەڵقەی ئەم جارادەین الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله
حي على الصلاة حي على حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته. خی گەورە تاعاتۆی با تێمولای قبول بکە ئینشاءالله. خۆشەویستان هاتینەوە خزمەتان بۆ تەواوکردنی ئەو ماوەی کە ماوە لە پێشەشکردنی بەرنامەی دوانگەی خەڵک کە تەوەری ئەڵقەی ئەم جارەمان بریتیە لە گوزەرانی هاوڵاتیان دوای 29 ساڵ لە ڕاپەڕین. دیارە بەشێک لە هاوڵاتیانی خۆشەویست پەیوەندیان پێوە کردین، کۆمەڵێک تێبینیان هەبوو، پەیوەندی وەرەگرین دووبارە. کاک محەممەد لە سلێمانی. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. براي برسم والله من ام حكمتيك ام داهاتي دسكويت خوا قدارة اگر بيات دزگاي بخشين لما اوي 5 سالا يك نشينا من لكردستان بس باسي كري نشينكم يعني بس او داهاتي 5 سال بات دزگاي بخشين ب 5 سال يعني يك نشينا من رجاني خلق باسه بيت هاتی کوردستان زۆر بەڵام لە دەستێکی ئەمینانیە براکەم یعنی ئیشە ئێمە ئەوە نەقسەمان کردەوە خۆمان لە خۆمان بێزار بووین یعنی ئەمانە بیر ناکەنەوە. من داوا لە برا مسلمانەکانەکەم دوعایەکەن بۆ ئەم بەرپرسانە یعنی خوا هیدایەتیان با بیانێنێتە سەر ڕێگەی ڕاست. ئەم هەموو سەرۆت و سامانە بۆ کوێ بن وەڵی خەڵکی وا هەیە بەخوا کرێخانووی پێ نادرێت بەخوا خەڵەکەیە 250 پێ نییە بیا بە مناڵەکەی چ بزێکی پێ بکرێت. قسەکردن لەگەڵ ئەمانە چاری نییە یعنی خۆیان باشە زانن کوڕی بەرپرسی وایەسان کۆدانێ بەچی داینا. من لەوەتی لە دایک بووم فامم کردەوە کاسپیەکەم خاوەنی ملیۆنە دیناریم لە ماڵا خەوتوو هەم بێت. بەڵێ دەستخۆشیتان لێکم. سپاس بۆ جەنابەت، دەستخۆشیمان هەیە کاک محەممەد. سوارە وەرەگرم لە عاربەت. کاک سوارە لە تەلەفۆنەوەی گوێ لە من بێ باشە برام. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. لەسەر چاوەوە سەجل لە چەمچەماڵەوە؟ لە عاربەتەوە. لە عاربەتەوە. کاک سوارە لە تەلەفۆنەکەەوەی گوێ لە من بگرە من سوپاسە دەکەم. زۆر باشە زۆر باشە مامۆستا. وەڵی مامۆستاگیان دەربارەی ڕاپەڕین و ئەمانە خەڵک ڕاپەڕینی کرد بۆ ئەوەی درڕندەترین ڕژێمی بەعسی فاشیستمان لە کۆڵ بێتەوە بەس بەداخەوە ئەم دەستاتە وای کردووە ئیتە خەڵک بە ئەوان ئاواتە خوازێ بە حکومەتی بەعز ئاواتە خوازێ. ئەمە بۆچی وایان کردووە لەبەرەوە ئەمانە عەدالەت نەبوون لەگەڵ خەڵکە. بەڵێ ئەگەر عەدالەت بوونایە چاک بوونایە وەڵی خەڵک هیچ کات ناڕازی نەبوو لە کوردستان بەس خەنە خەڵکی نابەرپرس و
نامەسوول وایان کردووە ینی وایان کردووە خەڵکەوە کەسی لە خۆیەتەوە بەڕاستی وازەحە وای مامۆستاگیان دەست خۆش بە کاک سوارەجان پەیامەکەت گەیشت سپاسە دەکەم بۆ پەیوەندێکت بەڵێ یعنی یەکشت بڵێم کۆمەڵی ئیسلامی بەڕاستیشی جوانەکە خزمەتی خەڵکەکە یارمەتی خەڵکەدا دەستی فەقیر ڕۆژانە گرێ با ئەوانیش کاکە سەدا داپەڕۆمانانێ هەر مانگێکی ملیۆنە بەر بەو خەڵکە ناتوان بێن بەراوەڵا بۆ ناتوانن ئەی بۆ نایکەن گۆڕان خەڵکی پەمپەدا وا بکەن وا بکەن وا سەجادە بگرن وا خەڵک بکوژن و ئیسا چونەتە دەستا گاڵتە بە خەڵکەکەن نابەرپەرستری خەڵک لە کوردستان هەبێت زووتەوەی گۆڕانە وەڵڵاهی ئەم جارە یەک کورسی نایان قەسەم بەخوا ئەم جارە لە یەک کورسی نایان دەست خۆش کاک سوارە یاکەم بە قوربان یەکەن لە پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی سپاس دەکەین سپاس بۆ هەڵوێستی مەردانەت دەست خۆش سپاس بۆ پەیوەندێکت هەمیشە سەرکەوتوبی کاک سەرکەوت وەرەگرم لە شارە زۆر چۆنی ئازیز گیان چۆنی کاک سەرکەوت گیان مامۆستاگیان باسی خەجاڵەت دینداری نییە تۆ برای گەورەی لە خزمەتان فەرموو مامۆستاگیان بۆ هێشە بۆ کاچی لە بەدوو بەدەکەی ئەمان هێشن بەڵێ خوا بە شیری هەشتا فەحەزبۆ خێزان کراوە هەزار نایتەبەکی فامای هەزار نایتەبە تەراسیمێتی خوێنی کەمەدامی ئەوەتا بە ڕوو تێکە ڕۆزارێتە و دەرام بەدەنشتیە زۆر بەداخەوە بەڵێ بەخوای گەورە پارەم بێنێ سەعات تێشوەتم بۆکن گەورە باەکی هەزارکردم کە بودەتەوە لا حول ولا قوة إلا بالله زۆرمان پێ ناخۆشە کاک سەرکەوت دەسەڵات نییە کاک سەرکەوت گوێمان لێتە فەرموو فەرموو قسەی خۆت بکە برام فەرموو وڵی بەخوام لاتە خۆم چۆن ناتێژمانە خۆم گوشت خۆم نەجانە بشیانە بەرم کرێکی بەڵان یەکان ملیۆن 200 خۆکەمەدان خۆزدارم بەڵێ سوپاس دەکەین کاک سەرکەوت خوای گەورە ڕەحم بە جەنابیشت و هەموو برا خوشکە بەڕێزانە بکا کە بێکەس و نەداران هەروەها دەستکورتن ئیتر بڵێن چی ئێمە ڕاپەڕین کرا بۆ ئەوەی خەڵک لە خۆش گوزەرانیە بێت بەڵام بەداخەوە پێچەوانەکەی ئەبینین هەڵبەتە بۆ هەمووی وانە باوکی پەموو بەڵێ باوکی پەموو فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لێکەم قوربانجان سپاس دەکەم قوربان مەمنونم بۆ بەرهەمی ڕاپەڕین ئەمانەی کە کردیان ئێستاکەمان ئەفرۆشنەوە بۆ ئەویان نەکردو کە خزمەتی شعب و میلەتی پێ بکەن بۆ ئەویان کردووە کە باخەڵی خۆیان قەسرەکانیان پیرەنەوتەکانیان بانقەکانیان لە ئەوروپا فڕ بکەن بۆ پاشان هیچ کاتێک لە بەرژەوەندی میلەت ئیشیان نەکردووە دوو کۆمپانیایی حیزبی دروست بووە تەنها بۆ تێرکردنی باخەڵی خۆیان و من خۆم شخصی خۆم دەنگم بە بزوتنەوەی گۆڕانیەوە بەڵا شەڵا حرب و پەنجەکانم ببڕێ و دەنگم پێ نایانەیە چونکە ئێستا ئەوان چێتی و پارتی خراپتر چونکە ئێستا چونەتە حکوومەتەوە باکیان نییە عەلی حەمەساڵح چی ئەکرد پێشەوەی ناو دوو کۆمپانیاکەوە ئێستا چی دەچیە ئێستا تەنها قسەی زلەکە لە تەلەڤیزیۆنەکانەوە و خۆی دەرەخات بەڵام بۆ ئێستا قسەی ناکات وەرزی میلەت زۆر خۆشە ژینگەیەکی دەبایان دروست کردو کەوا خەڵک بە ئاسانی بجوڵێتەوە بگەڕێت فەرموو یەک کەس بە ئاشکرا قسەیە بکات لە هەر کەناڵێکی ڕاگەیاندنەوە دوور نییە دوای دوو ڕۆژێکە دیکوژن نەک ئەو ئێستا نووسدە بەرهەمی 29 ساڵی ڕاپەڕین وایە ئەو 29 هەڵگەڕێنەوە بیکە بە 92 بەخوای گەورە هیچ لە مۆزوع ناگۆڕێ بۆیە باشترین چارە ئەوەیە هیچ بێدەنی هەڵبدەیت هەموو شتێ باشترە باوکی پەموو خۆ ئەوەی بەشێکی ئەوەی کە ئێستا لە پەرلەمانە مەرج نییە بزانێ ئەستان ڕاپەڕین چۆن بوو و چۆن کراوە و هەڵبەتە منیش ینی تەمەنم نەگەیشتوە تاوەی بزانم ئەو ڕاپەڕینە بەچی شێوازێک کرا بەڵام ئەزانم کە خوێنی تیا ڕژاوە کورتایە بەرخۆدانی کردووە یعنی کۆمەڵێک
تەسحیاتی گەورەی داوە بەڵام مەرج نییە پەرلەمانتارەکانی ئێستا ئەوە بزانن وە نییە قوربان جار قسەکەی تۆ زۆر ڕاستە من لەگەڵ قسەکەدام 100% هەندێکیانێ ئەسڵەن لەنگە هەر لە تایک نەبووبن یاخود بە حاڵ بە بیریانیە بەڵام ئێستا قسەی باقوبەریق ئەکەن و تەنها لەبەر ئەوەی کرد لەلایەن کۆمپانیای و حیزبەکەی کێتی و پارتیە وەکە کراون بە ئەندام پەرلەمان مەجبورە خۆی بدا بە کوشت لەسەری باوکم وا شەید بۆ کاتە باوکی شەید بۆ میلەتی کرد نەکردووە بۆ خۆی کردووە ئەوە تا کوڕەکەی لە پەرلەمانە هیچ پاکێشیان نییە ئەگەر بێت و کوردەکەی خۆیان نەبجارە 4 جار بفرۆشن بەس بۆ مانەوەی خۆیان دەسەڵات بۆیە زۆر وتن لەگەڵ ئەمانە هیچ سوودێکی نییە باشترین حەل ئەوەیە بێدەنجی هەڵبژێری زۆر باشترە. بەڵێ سپاس بۆ باوکی پەموو سپاس بۆ جەنابەت ماشەڵڵا ئەمڕۆ دەشتی شارە زوور زۆرترین پەیوەندیان پێوە کردوین لەشیان ساغ بێ یاخوا تەندروست باش بن یان شارە زوورە یان عربەتە ئیتریان سلێمانیان شارە زوور و عربەتە بە زیاد ینی تەلەفۆنەکان لێەوە دێ سپاسیانەکەین با کاک هیوا وەرگین لە عربەت کاکە هیوا کاک هیوا کاک هیوا گوێی لە من نییە کاک هیوا سەلامی خوا لێبێ ئەوە پەیوەندەکەی داخرایەوە خۆشەویستان لەسەر تەوەری ئەمڕۆ ئەڵێین گوزەرانی هاوڵاتیان دوای 29 ساڵ لە ڕاپەڕین تۆی هاوڵاتی هەست بە گۆڕانکاری ئەەکەی ئایا گۆڕانکاریەکان ئەرێنین یاخود نەرێنی پەشیمانی لە ڕاپەڕین دژی حکوومەتی بەعەز یاخود نەخێت دڵخۆشی پێت وایە کە سەرکەوتوو بوویت پێت باشە ئەم حکوومەتە چۆن خزمەتی هاوڵاتیان بکە پێت باشە دوای 29 ساڵ لە حکومڕانی کوردی پێویست و مەفروزە حکوومەت چی بۆ هاوڵاتیانی بکە بۆ ئەوەی هاوشێوەی وڵاتێکی پێشکەوتوی خۆشگوزەران ئێمەی هاوڵاتیش مافیۆمان هەبێ بە سەربەستی و بە ئازادی و بە سەربەرزی بژین. کاک فارز لە سلێمانی وەرەگرم هەموو کاتێکت باش کاک فارز تاوتارماز دەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سپاس دەکەم بەڕێزی وڵی مامە گوزەرانی ئەگەر ئیزنم دە قسەکانم تەواکەم تەسیل بە کەس ناکەم بەڵام ئەگەر ئیزنم دە قسەکانم تەواکەم سپاسا دەکەم بەس بە کورتی لە خزمەتان فەرموو تاوت ماز دەکەم بەڵی نازانم خەڵک گوزەرانی چۆن بخاڵە هەموو گوزەرانیان خراپە پێشمەرگە گوزەرانی خراپە مامۆستا گوزەرانی خراپە کاسبکار گوزەرانی خراپە خوا دەزانی ئەمن کرێتیمە لە قاتی سەرەوە پێشمەرگە کە خوا دەزانی ئەوە تا زارە پارەی کارەبابێ پارەی پێ نییە بەڵێ خەڕک راپەڕی لەوەی کەس دەچێ دەرێ حکومەت هەر ئەوها دەکەی کامیلەتیاندانە بەدزی بەخۆی لە هەموو قانونی دنیاە ئەگەر عەدەدەکە 6 بی يعني قانونيەکەی 6 دەکە 70 بڕۆی 10 غرامەت دەکەن ئەوانە 100 غرامەت دەکەن کاکە ئەمە تۆمبیلەکەم 600,000 لەسەر نازانم بکەم وڵی شێت کە 70 ڕۆیشتیمە خەتاکەنجی کاکە حکومەت دادەخۆی بێتەوە وەزع باز نییە خەڵک وەکی خراپە مەحاز نییە کلسە جارێک مەحاسە کاکە وڵا باز ئەوڕۆ لە دوکانەکەم 4 ملیشکم کلۆتۆ کاکە لە بەیانیەوە سەحاسەم لە دوکانێمە 100 دانە ملیشکم کلۆتۆ برا داوا لەو مینبەرە بەڕێزەی جەلابتان داوا لە حکومەت دەکەین داوا لە کاربەستان دەکەین داوا لە ئەوانە کاکە ئەوانەی سەرۆکە گەورەکات کاکە تاوەز لەو ملەتەی بخشێنەوە براخەرە ڕاپەڕینی کرد حالی خۆش بیت خۆ ڕاپەڕیان نەکرد کاکە شەڵە نەمان کرد بە ڕاپەڕینە هەمووی نۆخۆتی کوڕە مەسوولە فولە ئەندا پەرلەمانە فولە مدیر عامە فولە فەقیرە دەستگاکە ڕۆژێ هەزاری بەدەست ناکەی بە قوربانم فول چییە کاک فارس؟ وحيد بني كاكا بريم نازان بريم يعني خلق جزار بو كاكا بقرعان ما بس مويه كره مسؤول ومسؤول فولي تشيا اوانا فكاكا بس سيارك علاج نبوه سياري دي بس شاف على سيارة دي لو سري دستوسري صفتك باريتي بس هاي بعدني الا كاميري ده كان حساب يعني بس رقمي لا اذا كيد اللي بوزاره بيسمى بوزاره ناخذ بنازل بس كاكا خارج خدش قناعة سواق لخرج بخشنوا بلا كريخاني كاكا خارج فقرعان هي صار من هذه ديانة إذا ورشيني بلا قلت أولاديان كوري خلاص ذبي كهرباء خلاص ذبي بنزينة بس دي خلاص ذبي أوزاري هرما هواكش ما نبكنا فاها هوا دست خوش كاك فارس كاكا دوباره دست خوشي برنامج تعال لكم صوت المال سپاس بۆ جەنابەت خوا لەگەڵ باوکی سارا وەرەگرم لە هەولێر
السلام عليكم. دایکی سارا سلام و رحمت الله و برکاته. باش بەڕێز. چۆنی دایکی سارا باشی؟ سپاس دەکەم. سپاس. یەکەم بابەتی ئەو ڕاپەڕینەی یەکەم بابەت کە دەستی پێکرد بەس بە دزی دەست پێکرد. دووەمیش ئەو خەرکیان فێرە درۆ کردیا فێرە دزی کردە دوو لە ڕووی فێرە هەموو شتێک بێ ڕەحمی کەس ڕووی لە خوا پێغەمبەری نەمایە. بەڵێ. کەس ڕووی لە خوا پێغەم هەر کەسە هەر دەرێ بۆ خۆم بۆ خۆم حکومەتی سیعاری ئەمن مندار بووم بە بیرم دێ بە چرکە کارەبا نەدەبڕا نەفت لەبەر دەرکێ دادەنرا ئێستا کار نە کارەبا نە نەفت نە مەعاش هیچ شتێک نییە. ئەو دەسەد خۆزگە بە زەمانی سەدامی ئەگەر برێن ڕژێمێکی زۆر خراپیش بوو بەس سەد خۆزگە بە زەمانی بوو. یعنی زەمانی سەدامی خۆشتر بوو؟ شەڕی عێراق و ئێرانی سێر نەی هێز ملەتەکەی برسیبی. دایکی سارا بەڵێ. یعنی زەمانی سەدامی خۆشتر بوو لە ئێستا؟ زۆر زۆر ئەمن مندار بووم بە بیرم دێ زۆر زۆر خۆشتر بوو لە ئێستا. بەڵێ بەڵێ زۆر خۆشتر بوو. خەرکەکە بەڕەحمتر بوو خەرکەکە ڕووی لە خوا پێغەمبەری بوو خەرکەکە وەچی ئێستا نەبوو هەمووی ڕووی لە مۆدیلاتە هەمووی ڕووی لە دنیایە کەس ڕووی لە خوای نمایە. خۆشتان لێ دەکەم ئینشاءالله خوا پاداشتان بداتەوە لە دنیا لە قیامەت. سپاس ئەجمعین ئینشاءالله. سپاس بۆ دایکی سارا. پێشەوەی پەیوەندیەکی تر وەربگرم کاک دابان ئەو بە ڕێزەی عەربەت چێ بۆ پەیوەندی کرد لە هەڵە کاک سەرکەوت داواکارین کاک سەرکەوت دوای بەرنامەکە پەیوەندی بکە بە کەناڵی ئاسمانی پەیام ئەو بە ڕێزەی کە باسی وەزعی خۆی کرد کە پارەی پێنێ و باری گوزەرانی زۆر خراپە داواکارین پەیوەندی بکە بە کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئەو برایانەی ژووری کۆنتترۆل ئاماژەیان بۆ کردووە کە پەیوەندیمان پێوە بکە بۆی قسەی لەگەڵ بکەین. باوکی هەریاد لە کۆیە وەرەگرم. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. تەوەری ئەم شۆتان لەسەر ڕاپەڕین 29 ساڵ بەرهەمەکەی. بەڵێ. بەرهەمەکەی ئەوە بوو کە کاکە سەرکەوت تازە پێش من پەیوەندیی کرد. بەڕاستی جەرگمژان. بەڵێ. بەداخۆ. یعنی ئەوە بەرهەمەکەیەتی دڵخۆشی چ بم بە ڕاپەڕین. بەڵێ. شێوازەکەی بەرهەمی ڕاپەڕین 29 ساڵ پێش ئێستا گۆڕانکاریەکەی ئەوە بوو پێشتر بە پۆستار داهاتن سەر سەرمان ئێستا بە کەڵاشی بن پەڕۆڵە هەموو دز و جەردەن هەموو ڕێگرن. بەڵێ باشی دڵم ژانی کرد بۆ ئەو کاتە سەرکەوتا ئەوە بەرهەمەکەیەتی ئینشەڵڵا خوای گەورە ئاهو ناڵەی ئەو کابرێ ئەو کاتە سەرکەوتا دەگاتە عەرشی عەزیم یا ڕەبی خوایە دۆڵی ئەو کاکە سەرکەوتە و هەزارانی وەچوی بکاتەوە. دەستان خۆش زۆر سپاس. سپاس بۆ جەنابەت باوکی هەریات زۆر بەداخەوە. کاک محەممەد وەرەگرین لە سەمسەمەڕ. ئەم کاتە باش. هەموو کاتێکت باش کاک محەممەد جان. زۆر سپاس دەستان خۆش بۆ بەرنامەکەتان. سپاس بۆ جەنابیشت. بەرنامەکەتان ئەسە گوزەرانی هاوڵاتیانە دوای 29 ساڵ. بەڵێ. لە ڕاپەڕین وەڵڵا هیچ نەکراوە بەڕاستی ئەم ڕاپەڕینەی هیچی نەکرد 29 ساڵان دوو دەسەڵاتە لەسەر حکومن بەڕاستی هیچ شتێکیوایان بۆ خەڵک نەکردووە و تەنها گیرفانی خۆیان پڕ کردووە بەخوا پێویستی بە ڕاپەڕینێکی ترە ئیسان خەڵکی ڕاپەڕینێکی تر سامانیش لەسەر حکم لابەرێ بەڕاستی وەزعی خەڵک زۆر زۆر خراپە. 29 ساڵیانی بەڕاستی ئەمانەیشیان نەکردووە تەنها هەڵمشتیان بۆ خۆیان بۆ داواکەم لە خەڵکی دیسان ڕاپەڕینێکی تر دەستێدا خەڵکی ڕانیان ڕاپەڕینێکی یعنی بەداخەوە وزەرانی خەڵکی هاوانەی تر خراپ کرد بەڵڵای داوایان یەکەم دیسان ڕاپەڕینێکی تر بکەن خەڵکی ڕانیە مادام وەزعیان خەڵکیان وا لێ کرد 29 ساڵ داوایان یەکەم ڕاپەڕینێکی تر دەست پێ بکەنەوە خەڵکی ڕانیە ڕاستی ئەسوێن خەڵکە لە من لەوانە. سپاس بۆ جەنابەت کاک محەممەد لە چەمچەماڵەوە سپاس بۆ پەیوەندەکەت. کاک تاریک وەرەگرم لە سلێمانی. ئەلۆ بەڵێ کاک تاریکیان فەرمووی. باشی قوربانگیان سپاس دەکەم بێوەی بیاخوا. بێوەی بیاخوا کاکە دەستخۆشی بەرنامەکە لێکەم بەڕاستی بەرنامەکە بەرنامەیەکی جوانە. مەمنونم.
بەڵام یەکشت هەیە لێرە یعنی وەکو ڕوونکردنەوەی بۆ جەنابتان بەنسبەتی ڕاپەڕینەوە دوو لە ڕووی جەنابە ئێمە ڕاپەڕین کراوە خەڵکانی پێشەما ئەوانە ڕاپەڕینیان کردووە بەڵام ڕاقی بۆ خەڵکە فەقیر و وینە بووە و پەڕینەکەشی دوو لە ڕووی حاجی بۆ ئەوان بووە بەڵام یەکشت هەیە لە ئێرە حەزەکەم ئەوەی بەنسبەتی ڕاپەڕین و ئێوەش بەشێکن بەشدارن لە وەزعا لەبەر بۆ بەشدارن لە وەزعا ئەکرێ بەنەوەی نوێ ئەکرێ بە بزوتنەوەی گۆڕان ئەکرێ بە کۆمەڵی ئیسلامی ئەکرێ بە یەکگرتوو ئەکرێ بە حزب ئەمانەی کە معارەزەن خۆیان بە معارەزە زانون لەسەر چینێک کار ئەکەن مەفروضە لە چوارچێوەی پڕۆژەیەکە چاکسازی بە هەمومانەوە بتوانین ئەو وەزات چاکەین بەڵام کاکە ئێمڕۆ کێشەکە ئێمە لە وڵات ئێمە وای لە هاتە ئەمڕۆ بتەوەی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ هیچ کەسی ئامادە نییە بچێت پێشوازێکی لەگەڵ دەستخۆشیێکی لێکە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ ئامادە نییە بچێت لە گرتی زەرگەدە دانیشێ لەگەڵ ئەو بەرپرسانەی تر مەسەلەن لە ئەوانەی کۆمەڵ لەگەڵ عەلی بابیری ئەنی کۆ بنەوە ئێمڕۆ خەڵکێک هەیە شەوساوەیە قسەیەکی پێشینان هەیە يعني ها هەندێک شت هەیە ئەبێ بکردار و بە عەمەلی بێ ئەمە ناکرێت بەوتە ئێمە زۆرمان وتووە من داوە لە وەکو لە پارتی و لە یەکێتی ناکەم وانە یعنی سواوە و قسانە هەموو شتی سواوە و هیچ شتێکی دیان نەماوەتەوە نەماوتووە بە ئێعلام بە ڕادیۆ بە هەموو شتێک وتوومان یعنی مەفروضە هەر جارە بە جوانی ئەو خەڵکە وە بەرپرسەکان مامۆستا عەلی بابیر کاک شاسوار وعمەری سەیعەلی و ئەوانەی کە صلاح الدین بەهادی نەمانە هەمویان بە جوانی لە چوارچەوەی پرۆژەیەکا دێنە سەرخەت پێگەی بەڵێ یعنی ئەمە حەقیقەتەکەیتی بەڵام مرۆڤای لێ هاتێت و لە ڕووی حاضریا ئەڵێ شارەکەی پایەخبێکەسەیە ئەڵێ ئەگەر ئەتەوێ خەڵک بکەی مەمنون هەنا بۆ ساتێ خۆکە بە مەیمون بەڵام وای دیهاتە کاکە لێوە ژوەکو شتێک ئێوە لە مرۆ لەوێ و لەیرە مەسەلەن خانێک بۆ خەڵکەکەنەوە بۆ شتێک ئەمانە ئەمە پڕۆژەکە نییە ئینسان یعنی پڕۆژەکان ئەوەیە إنسان هذا أمره إنسان لو وڵاتی ئێمە لە وڵاتی گەوکی عێراق بە تایبەتی هەرێمی کوردستان هەر 70 ساڵ 50 ساڵ 60 ساڵ بشیان ئەکا بەرام ئەو ژیانە بە شکۆمەندیوە ئەژێ کەم بژی و کەڵ بشی پێویستەکە لە چوارچۆی پرۆژەیەکە میلەتەکە ئەمڕۆ یعنی ئێستا کاتی ڕاپەڕینە ئێستا ئەم ساتی ڕاپەڕینە کاک تاریخ بەڵێ من یەک تێبینی لەسەر ئەو قسەی جەنابەت بەدڵێکی فراوانەوە لێمەرگری ئێمە ئەگەر وەکو پرۆژە باسیکەی نایفرۆشینەوە بە هیچ کەسێک پرۆژەمان زۆر کردووە خانومان زۆر دروست کردووە بۆ ماڵی هەژار و نەدارا و فەقیر و بێ باوک یعنی لە مقابلە لەوانەیە باسی خەڵکێکەکەی باسی چەند سەرکردەیەکی تر ئەەکەی بۆ نمونەکە ئەگەر سەرکردە بن ئەو هاتووە خانۆکەی دروست کردووە و دەقاتی پارەی خانۆکەی لە کابرا وەرگرتووە حەپەلوشی کردووە خواردوێتی ئێمە چانیە پارەشی لێ وەرناگرین ئێمە چانیە خانۆکەی بۆ دروستەکەین و خۆی کێشەی ئێمە ئەمەیە ئەزانی چۆنە ئێستا ئێمە مشکلەمان چییە مشکلەی لە هەرێمی کوردستانە مشکلەمان قاعیدە ئێمە یەک قاعیدمان هەبوو باوکی هەژاران بۆ ئەو شادنەوشیرا مستەفا بوو هەزار ڕەحمە لە گۆڕەکەی ئەوە قاعیدێک بوو لە چوارچەوەی پرۆژەیەکە ئیشێکن لە چوارچەوەی هەر چوار پارچەکەی هەرێمی کوردستانە ئیشەکەن من نەمویستناوی کەس بێنی کاک تاریخ حەزیشم کاک تاریخ عەلی بابیر خۆنەرەکانی یەک بەیەکی سەرکردن ئەستەغفر الله ئەستەغفر الله نەمانویست ناوی کەس بێنین ئێمە ئەڵێن قائید بەڕاستی ئەو کەسە قائیدە کەنەوەیەک لە دوای خۆی پەروەردە بکە لەسەر کۆمەڵێک بنچینەی پاک و ڕێک و پێک بەڕاستی ئێمە ڕێزی تایبەتیمان بۆ هەر سەرکردەیەک هەیە خەباتجێڕ بێ لە کوردستان و جێدەستی دیار بوو بێ هەر کەسە و ئیتر بەپێی توانا و بەپێی پێویست خزمەتی بە کوردستان کردووە بەڵام لە داهاتووە ئەو قاعیدەیە کە پێک هاتووە لە قاعیدەی ئەو قاعیدە چییە چۆن خزمەتی خەڵکەکە چۆن هاوکاری خەڵک ئەبێ ئێمە بەڕاستی هیچ شتێک نافرۆشینەوە بە هاوڵاتیانمان هیچ شتێک نافرۆشینەوە بۆ خەڵکەی کە خزمەتمان کردوون خانومان بۆ دروست کردوون لە خەستەخانەی بەخشین چارەسەریان بۆ ئەەکەین هەموو ئەمانە ئەدەین بەلاوە بەڵام گرنگ ئەوەیە دوجار هەمومان خزمەتی یەکتر بکەین ئەگەر حیزب ئەگەر حکوومەتە خزمەتی هاوڵاتیان بکەین ئەمە ئامانجی سەرەکیە دیارە کۆتا پەیوەندی هەیە باوکی مەڕوە لە هەولێر وەرەگرم باوکی مەڕوە السلام عليكم ببورە وعليك السلام ورحمة الله دەمێکە لە سەرخەتی من داوای لەبوردنەکە نا زۆر احتیاجە ئێوە بوراون ئێوە زۆر لەوەی گەورەترن بە قوربان بەڕێزم باسی 29 ساڵ حکومڕانی و ڕاپەڕین و
من بە خۆم لە شوێنێکی دەوام دەکەم بۆیە ناوی خۆشم نەدا باوەڕ بکە زێرەبانی دەدای ئێمەنا معاشیان وەرنەگرت و پارەم داینێ پێچینەوە ماڵێ یعنی تاکەی ئەو ملەتە تاکەی ئێستا خەڵک زۆر ڕخنە لە کۆمەڵ دەگری ئەوە دەگری بەس ئەوەی کۆمەڵ کردی ئەوەی وەزیرەکانی کۆمەڵ کردی مامەستا عەبدولستار کردی کوا و بەرهەمەی مامەستا عەبدولستار کردی کوا ئێستا ئەوەی وەزیری کوشت و کاڵی و نازانم چاکسازی بۆ فەقیرەکەی کراوە بەس بۆ فەقیر ڕوتانەوەکەیە باوەڕ بکە ئەو دوو عزبە وەکو مۆرانەنا لەو ملەتەی بەربوونە بە کەیفی خۆی دەیان خۆن بەس نازەم ئەو ملەتە تاکەی چاوەڕێ دەکا با 29 ساڵ کاکە بۆ ئەوان بوو با 1 ساڵ بۆ ئێمە یەک ڕاپەڕینی سەرتاسەری بکەین یعنی چۆن ئێمەیان خواردوا بیان خۆینەوە هەرچی دەڵێ لە وڵاتی هەرچی دەڵێ ینی نازانم بەس دەبیت ڕۆژانە هەموو سەرەدەقەچی نەک هەموو سەرە سەعاتەچی هەموو سەرەدەقەچی لە بندستی ئەو عزبانە بە تایبەتی ناوەکانیان نادەم دوو عزبی دەسەڵاتدارن ڕۆژانە هەموو دەقەچی دەبیت یعنی دەمری و دەژیەوە لە بندستیوانە مردن و ژیان لە بندستیوانە نازانم ئەو خەڵکە چاوەڕێ چی دەکا وەڵی بە تەلەفۆن هیچ ناکرێت تا قسەی لەگەڵ جەنابەت دەکەم بە تەلەفۆن هیچ ناکرێت بێم ڕخنەی لێ بگرم لە تەلەڤیزۆن با خەڵک هەمووی هەستی ڕاپەڕی هەمووی بێتە سەرزادەی یعنی ئێستا نەخۆشیێک پێیا بووە و نەخۆشیە کۆرۆنە پێیا بووە نازانن لەو خەڵکەی بکەن ئەویاندا ئەوە هەمووی وەڵڵا قەسەم بەو خوای ئەمەی خەڵق کردیە هەمووی فی سەبیلی مزگەفتەکان بوو دایخەن هیچ شتکە لە گۆڕێ نییە بەس فی سەبیلی ئەوە بوو مزگەفتەکان دایخەن هەندێکی خەڵکی یعنی کۆرەوار بکەن ئەگەر هیچ مەوزوعیتکە لە گۆڕێ نییە شتە خوای گەورە هیناوی ئەمە دەبی بەتڵەکی زۆر فرمانە وەریگرینەوە هەتا ئێستا دوو حالەتی کۆرۆنا هەیە لێر لە وڵاتەی دنیایان خرا کردو لەسەر فەقیرەی هەر دنیا خەڵکیان پستان ئەو کەناڵانە بە تایبەتی کەناڵە زەبەلاعەکان خەڵکیان هەموو پستان یعنی نازانین چ برێن هیچ کاتم نەما زۆر بەداوای لێبوردنەوە باوکی مرۆڤ سپاس بۆ پەیوەندێکەت سەرکەوتووبی ئینشاءڵڵا ئەگەر کاتم ئەدەنی هەندێک لە کۆمنتەکان بخوێنمەوە کاتیشیان نەدامێ و کۆمنتەکانیش ناخوێنمەوە ئەو کۆمنتانی کە لەسەر شاشەکە بوون هەمانەوانن کە لێرایان خوێنمەوە هەندێکیان زیاد و کەمی کردووە بەڵام سپاس بۆ ئێوەی عزیز و خۆشەویست کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم تا ئەڵقەیەکی تری دوانگەی خەڵک بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.